لەگەڵمان دەبێت. کاک حاجی کاروان ئەم کاتت باش من وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان تۆم ناساند، بەڵام جەنابەت دەست لە کار کێشاوەتەوە وەکو چی بتناسێنین، ینی دەبێتەوە پرسیار لەوە دەست پێکەم بۆی قسە بکەینە سەرتەوەرەکان. سپاستانەکەم هەر جارێ ئەندام پەرلەمانم بە حکومەوەی دەستکات کێشانەوەکەم نەگەیشتۆتە بەردەستی سەرۆکی پەرلەمان و نەگەیشتۆتە ناو دانیشتنی بێ دانیشتەکانی پەرلەمان دەنجی لەسەر بدرێ. بەڵێ کەواتە حاجی کاروان ئەندامی پەرلەمانی کوردستان. بەڵێ سەبارەت بە ڕووداوەکانی دۆستخورماتوو بۆ لە ئێستادا هێندەی باس لە ڕووداوەکانی پاریس دەکرێت مەبەستم لە هەرێمی کوردستان، هێندە ئەم ڕووداوانەی دۆستخورماتوو باس ناکرێن. هۆکاری ئێمە چییە؟ بەناوی خۆی گەورە مەرەبان سپاستانەکەم. تەبەن بەداخەوە ئەوایە تەرکیزێکی عەلامی ڕاگەیاندنی زۆرمان بخستایەتە سەری، چونکە ئەمە بەڕاستی زەنگێکی خەتەرە، فتیلەیەکە ئەگەر ئاگر بگرێت بە ئاسانی ناکوشێتەوە لەبەر چەند ئەسبابێک لەو ئەسبابانەی کە ئەو جەماعەتی حەشدی شیعە بە هەر لایەنێکیان بێسەروبەرەیەکیان پێوە دیارە، کەسێک تایبەت نییە سەرپەرشتیان کە لەگەڵیان قسە بکەی. جەماعەتی بەدر و قەدر و سەدر و خوراسان و ئەنواع و ئەشکاڵی تایە، هەرێکەوە بۆ خۆی چۆخا و ئاغایەکە. لەبەرەوە بەڕاستی هەمویان هەر لە شوێن هەرێکە لە شوێنێکەوە تەوجی ئەکرێن. بەڵام مەرجعی باڵای شیعەکان قسەی لەسەر کرد، ئێران تەداخلی کرد. ئێران ئەزای هەندێک شتێ بە من شتێک بڵێم لە مەسەی شیعەیە. شیعە لەسەرەوە هەرچی شتێکی ود لە خوارەوە شتێکی ترە، یعنی لە سەتاسەد پێچەوانی ڕاستیەکانە کە ئەیلێن ئەوان لە خوارەوە ئیش خۆیانەکەن، ئەمری خۆیان دەرئەکەن، ئەوان کوشتنی سونەیەک ئیتر کورد بێ عەرەب بێ لایەن هەر مشکلە نیە مادام سونەیە. لەبەرەوە ئەگەر بێت و لەسەرەوە چ مەرجع بێ چ ئێران بێ، ئەگەر تەوجیهی باش نەدەن یا ئەگەر تەصریحی باش نەدەن بێگومان تاوانبارە بن. خۆوان ئەگەر تەصریح بدەن بۆ شەڕ معنای ئەوەیە معنەوەی ئەعلانی شەڕیان کردووە. لەبەرەوە حاڵەتێکی طبیعیە. شیعە ئەوە سیاسەتی وایە، خاصەن بەرامبەر ئاهلی سونە، ئەگەر هەر کەسێ بێ ئەوان بۆ خۆیان لەسەرەوە تەصریحێکە دەن، لە خوارەوەش خەڵکەکە گەرمەکەن. دەمێ بزانم ئێوە هەرچەندە لە ئێستادا دیارە بتمانەوە نەمانەوە کەس ئاگای لە کارەکانی پەرلەمانی کوردستان نییە لە ئێستادا. پەرلەمانی کوردستان لەکوێی بە دوواداچوونەکانیەدی بۆ دۆستخورماتوو ئەوەی کێشە لەسەرە؟ بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئێمە تقریبا 11 مانگ بەر لە ئێستا 11 مانگ بەر لە ئێستا ئەوە کرا 11 مانگ بەر لە ئێستا ئێمە داوامان کرد بەڕاستی لە وەکو پەرلەمان وەکو لجنەی ئێمە لە لجنەی مادە ئەوە بووین، لجنەی 140 بووین لە پەرلەمانی کوردستان. یەک لەو بەڕێزانی کە لەگەڵ مام کاک بێستون فایق بوو لە فراکسیۆنی گۆڕان بوو، راپۆرتێکی کاملی هێنا لەو منطقەیە کە مەترسی ئەمڕۆی باس کرد، کە باسی کرد لەوەی کەمە راپۆرتێکماندا سەرۆکایەتی پەرلەمان و دامانە حکوومەتیش و تەنان دامانە سەرۆکایەتی هەرێم کە ئێمە مەترسی ئەم ڕۆژەمان لە پێش چاو بوو کە حەشدی شیعە قوات کۆ ئەکاتەوە، هێز کۆ ئەکاتەوە بۆ ئەوەی ئەو ناوچەیە ببێتە ناوچەیەکی پڕ لە ئاگر و شەڕ. بەداخەوە کەس گوێی لێمان نەگرت و کەس بە دەنگمانەوە نەهات. ئەم مەترسەی کە باسمان کرد ئەو کاتە ئەمڕۆ ڕوویدا. ئێمە بەڵام کاک حاجی ینی ساڵی پاریش کە حەشدی شعبی کاتێک کە مەشکیان دەکرد نزیک لە کەرکووک مەترسیەکان باز دەکران، بۆ گەشتن بە ئێستا هۆکاری ئەوە چییە؟ هۆکاری چارەسەر نەکردنی بوو کێشەکان بوو، هۆکاری دروست نەکردنی ئیدارەیەکی موحەد بوو، هۆکاری ئەتوانی بڵێ نەگەیشتن بە ئەنجامێک لەوەی کە ئەم ناوچەیە وەکو دۆستخورماتوو چی ئیدارەیەکە بەدەست چییە؟ ئەگەر بە ئیدارە قایمقام کووردە و ئاسایش کووردە بەلەدێ کووردە باشە ئەم حەشدی شعبیە لەسەر چه ئەساسی هاتووە؟ دۆستخورماتوو چتر مەترسێکی لەسەر بوو. هەر کورد بوو سەعدیەی بۆیان گرت، هەر کورد بوو جەلەولای گرت، هەر کورد بوو ئامرلی گرت. هەموو ئەو ناوچانە تەنانەت شیعە لە شەڕە ئەوەندە ترسنۆکن، ئەوەندە بێفاقن لە شەڕە، نەیانتوانی بستێکی وڵاتی خۆیان بگرن، کورد بۆیانی گرت و ئێساکەن. باش ئەم قەزایە ئەو ناوچانە کێشە لەسەرن. دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات؟ ینی بۆ شنگالیش حیدەر ئەبادی دەڵێت دەبێت ئاڵای عێراق هەڵبکرێت، ینی چی بکردایە کورد بۆ ئەوەی کە دەڵێیت لایەنێکی ئیداری ئەو ناوچی بکردایە کە لایەنی ئیداری هەیە، بەڵام لەوەی سەربازیەوە دەبوو چی بکرێت؟ حکوومەتی هەرێمی کوردستان چی بکردایە بۆ نمونە؟ ئێمە چیمان کردو بۆ کەرکووک ئێستا؟ ئەوەمان بکردایە بۆ ئەوێ، چیمان کردو بۆ خانەقین؟ ئەوەمان بکردایە بۆ ئەو شوێنە، چونکە ئەوێ نقطەی تەماسن لەگەڵ قواتی شیعەیە بەڕاستی. ئەوایە زوو چارەسەرمان بکردا نەمانێشتا، ینی ناومانایە منطقەی منزوعة السلاح، يعني دامالين لتشك
چونکە هەندێک منتەقەیەکە کە زۆر خەتەرە تۆ تورکمانی شیعی تایە شیعی عەرەبی تایە سوننی تایە کوردی تایە یعنی هیچی بە هیچی ناخوا بەڵام ئەمەمان لە جەلەولان نەبینی کە هاوشێوەی ناوشەیە و لەگەڵ ئەمەشدا عەبادی دەڵێت فیتنەیەکە لە نێوان کورد و عەرەب و تورکمان ئەوە دەڵێت جەلەولا حاڵەتێکی جیا بوو لەبەرەوەی جەلەولا داگیری کرابوو لەلایەن داعشەوە کورد وەری گرتەوە ینی و گرتیەوە بقوات کە ئەو هێزایان بینی شیعەش نەیتوانی هیچ بڵێ لەبەرەوە جەلەولا خصوصیەتێکی تە بۆ خەڵکیشی تیا نەبوو چۆڵ بوو بەڵام ئێستاکە دووس خوورمات و خەڵکی تایە ئەین تۆ پێشمەرگەت بۆ کۆنتترۆلە کرێ لەوانێ قوواتی چەکداری حەشدی شیعەشت بۆ کۆنتترۆل بکە بەڵام چەکدارەکانی ناو دووس خوورمات و چ بە کورد چ بە تورکمان چ بە شیعی عەرەبیا تورکمان بۆت کۆنتترۆل ناکرێ مشکلەکە لەوەیە ئەبایە بەڕاستی تایبەتمەندیەکی هەبایە ینی ئەم فیتنەیە بەڕاستی سەرەتا شیعە دروستی کرد بەڵام شیعە چی ڕێیدا ئەوە گرفتەکەی من بەداخەوە ئێمە گلەیمان هەبوو لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان باڵا دەستن لەو منتەقەیە زۆر داوامان کرد کە ئەوان ڕێ بە هێزەکان نەدەن تەنانەت ڕێیاندا بە دوو هێزی زۆر خەتەر یەک هێزی خوراسان دوو هێزی عەسایب ئەهل الحەق کە ئەم دوو کەسە شیعەش ئەناڵێنن بەدەستیانەوە معسکەرێکیان بۆیان کردوتەوە ڕێیاندا هاتنە ناو دووس خوورمات و کە دنیای گرفت و مەشاکلیان دروست کرد بەڕاستی ئێستا کە بۆمان چارەسەر ناگەین کاک حاجی کاروان یعنی ئاماژەم بۆ دەکە عەبادیش دەڵێت فیتنەیە چ جۆرە فیتنەیەکە و بۆ چییە؟ بێگومان تۆ ئەگەر شیعە ببینێت تۆ 10 کەسیان لێ ئەکوژی 50 کەسە نێرێ منی کورد ئەگەر ببینم گەنجێکی کوردە کوژرێ منیش چەکەڵەگرم وای لێ دێ ینی من ئەمڕۆ ئێستا جەنابتان باستان کرد فەرمو گەنجێکی 4 ساڵ بە قەناس لێ درراوە ئاخر کاکە گەنجی دوو بەڵێ کاک حاجی دێمەولات دیارە لە کۆبنەوەی G20 ئێستادا باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەشتۆتە شاری ئەنتالیای تورکیا کە ئەو ئێستا ئەوش بەشدار دەبێت وەکو یەکێک لە نوێرانی 20 وڵاتە گەورەکەی جیهان ببوورە کاک حاجی کاروان دێمەولای تۆ بەڵێ کاک حاجی بوورە پرسیارەکان ویستمە وەڵامەکان تەواوکەی ئەو شتە هەنووکەیی هەبوو دێنە لای تۆ بڵێ لە خزمەتان من عەفوان ویستمە بڵێم کە ئەمە فیتنەیە بالفعل عەبادی باش ئەزانێ ئەوانەی کە ناوێن ناوە حەشدی شیعە من قەت نالێم حەشدی شعبی حەشدی شیعەیە بەس شیعی تایە ئەو چەکدارانە حەشدی شیعەش ئێستاکە دەسواڵا کراون مخەوەل کراون یعنی دەسەڵاتی کاملیان هەیە تەڕ و شک بەیەکەوە بسووتێنن یعنی کەسێک نییە محاسەبەیان کە کەسێک نییە ڕێگریان لێ بکە و لەلایەن مەرجەعەوە مبارەکبایان لێکرێ و لەلایەن ئێرانەوە دامێکی باش ئەکرێن ئێستاکەش کە ئەوە بوونەتە بەش بۆ ئەوەیە ئەگەر من لەگەڵ جەماعەتی بەدرا شەڕ بکەم لەلایەنێکی تر خوراسان دێ ئەگەر من لەگە خوراسان شەڕ بکەم عەسایب ئەهل الحەق دروست دەبێت کاک حاجی پرسیارەکەم لەبارەی ئەوە بوو کە چ جۆرە فیتنەیەکە ینی ئەوەی کە باز دەکرێت ڕووداوەکە سەرەتا تەقەکردن بۆ لە یەکتر ئەمە ینی وەکو شەڕێکی ئاسایی یان فیتنەیەکە وەک خۆ دەڵی فیتنەیەکە ئامانجێکی هەیە جێگیرکردنی هێزێک لەو ناوچانە یان ئامانجێکی دیاریکرا ئاماژەی پێ بدەیت بێگومان فیتنەکە زۆر وازەحە ئاماژەکە بەوەیە ئەو منتەقەی تەماسە یا منتەقەی تێکەڵاوبوونی شیعە و سوننێ لەو منتەقەیە بە عەرەب و بە کورد و بە تورکمان لەوێ ئەگەر شەڕ هەڵگیرسێ بە ئاسانی بۆت کۆنتترۆل ناکرێت چونکە معەدل ئەو سێ نەتەوەیە ئەو سێ پێکاتەیە پێکەوەن هەمووشی چەکدارە ئەمڕۆ کەسێک نییە چەکەڵگیرێ لەبەرەوە فیتنەکە ئەوەیە ئەگەر ئەمڕۆ ئاگرەکە نەکوشێتەوە سبینێ بڵێسەی زیاتر ئەبێ و زۆر کەس تری پێ ئەسووتێ ئێتر لە نەتیجەیە ئەو ڕێگایە ئەبێ سەرنجامێکی خەتەرێ بێ یان ئەبێ ڕێگاکە بگیرێ بڵێسەیە بەو ئاستەیە کە کورد دەبێت خۆی ئامادەکە بۆ شەڕێکی تر دوای داعش وای لێ ئەوای پێشی داعش خۆی ئامادەی بکردا چونکە شیعە هیچ نیەتی خێری نییە من سەراحەتە ئینێڵێم لەگەڵ کووردا هیچ نیەتی خێری نییە حتا عومەرێک ما بێ لەناو کوردستانە هەتا سوننەیەک ما بێ لەم کوردستانە شیعە نیازی باشی نییە ئیلا ئەبێ جابیتەوە لە شیعە تایبەتمەندی خۆی هەیە خصوصی خۆی هەیە یعنی بێ بۆ خۆیان بەجیا بژین ئێمە بەجیا بژین ئەوان ئەهدافی تائیفیان هەیە و ئەهدافی قەومیشیان هەیە ئێمە ئێستا داعش دوژمنێکی نادیارە و ئەزانین بۆچی شەڕمان لەگەڵ بەش لەگەڵ هەموو بەشەریەتەکە بەڵام ئەمانەی حەشدی شیعە هەر یەکە و بەنەوعێک ئەیکە بەڵام پرسیارەکە ئەوەیە لە هەندێک مەحوەری تردا ینی کۆماری ئیسلامی ئێران هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان دەکات دژی داعش کەواتە چ جۆر بەرژەوەندیەکە کە باسی دەکەیت ئەزانی چۆنە من شتێک بڵێم یانی سەراحەتەن ئەیلێم ئەمریکا طبیعەتی وایە بۆ نمونە لەم وڵاتانە کە ئاژاوشە دروست بوو پێشکەوتن دروست نابێت
هیچ کاتێ ئێران نەیویستوە ئیستقرارێکی بەردەوام پێشکەوتنێکی بەردەوام لەم وڵاتە دروست بێ کە ناوی کوردستان بێ چکە کوردستان چەندێ پێشکەوێت تەسیل لە کوردستانی ئەوەکە ئەم شەڕ و ئاژاوەیە هەموو کات ئەمێنەیە بۆ ئەوەی هیچ کوردێ لە هیچ پارچەیەکی کوردستان داوای مافەکانی خۆیان نەکەن ئەمە یەک لە ئەهدافەکانە دوو لە ئەهدافەکان ئەوەیە کە ئێران بە تەواوەتی وا لە شیعەکە شیعی عێراقەکە کە شیعی عێراق هەردەم پێویستی بە ئێرانە چونکە ئەگەر شەڕ نەبێ شیعی عێراق هەست ناکە پێویستی بۆیە سێ لەوەیە کە ئێران اعتراف بە شیعی ئێرە بکە کەش مەرجع لە شیعەیە ئێرانە نەک کەربەلا و نەجەفە چونکە ئێران وای لێکە لە شەڕ بۆ ئەدۆزێتەوە ئیمکانیاتی مادی ئیمکانیاتی سلاحیان ئەداتێ بە معدلی واکە شیعی عێراق پێویستی بە شیعی ئێران بێ ئەگەر شەڕێکی وا دروست نەبێ ئەمە ناسەلمێ ئەم قسەیە يعني حەشدی شعبی ئیعازەکانی بۆ ئەم شەڕەش بۆ ئەم ڕووداوەکانی ئێستای دووسخورماتوش لە ئێرانەوەی یان لە مەرجعی باڵای شیعەکانەوەی لە عێراق بەدەلیلی یەک قسە یەکەم مقتەدا سەدر ئەڵێ ئێمە لەگەڵ ئەوەیانین و پێی ناخۆشە چکە مقتەدا زۆر سەر بە ئێران نیە ینی زۆر ئەومە لە ئێران وەرناگرێت ئەوە عەبادی هەروە ئەڵێ سەر بەوەنەیە ئەوە کە جەماعەت دیارە عایدی مالیکی و ئەو حیزبی داوەن ئەی باشێتە دوو حیزبی گەورن عەبدولعەزیز حەکیمە ئەوش هەروە ئەم عەمار حەکیم عەفوەن ئەوش هەروە ئەڵێ باشتر ئەمانە چێن هەموو واضحە عصائب ئەهل الحاق لەگە خوراسان هیچ عیلاقیان بە عێراقەوە نییە دعمی کاملیان لە ئێران بەڵێ سەبارەت بۆی کە لە ئێستا دیارە لیژنەیەک پێک هێنراوە دەکرێت ئاماژەی پێ بدەین کاک حاجی یعنی ئەو لیژنە ئەمنیەی کە لە هێزەکانی پێشمەرگە پۆلیس ئاسایش و حەشدی شعبی پێکهێنراوە دیارە ئامانجەکەی بۆ پاراستنی باری ئەمنی دووسخورماتوو بوو لە ئێستادا ڕێگەی پێنادرێت کە بچێتە ئەو ناوچانەی کە حەشدی شعبی لێیە یعنی ئێستا ئەگەر چەند ئاماژەت بە چەند ناوێکدا چەند هێزێک بڕیار بەدەست کێ لە ناو حەشدی شعبیدا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لەگەڵ کێ مامەڵە بکات لەگەڵ حەیدەر عەبادی کە سەرۆکوەزیرانە یان لەگەڵ لایەنێکی تر دەکرێت ئاماژەی پێ بدەیت حکومەتی عێراقی وەکو حکومەت بە هیچ شێوەیەک سوڵتە و دەسەڵاتی بەسەر هێزە شیعەکان نییە بە تایبەتی ئەو هێزانەی کە نازانی سەر بەکوێن وەکو ئەسایبی ئەهلی حاق وەکو ئەمەی ویسە خوراسان هەندی هێزی تر هەیە ئەوەی جەماعەتی بەتا نازەماوی چییە کابرا یەکێک لە ئەو پیاوکوژانەی کە لەم بینە جەماعەتی مجاهدین خەڵکیان بتۆباران کرد ئەوە جەماعەتێکی ترە ئەسڵەن اعترافوان بە مەرجعیەت ناکەن ئەم مجموعانە دروست بوونە ڕاستە لە ناوە و لەسەرەوە سەر بە هیچ لایەنێکی شیعە نین بەڵام لە نەتیجەیە هیچ لایەنێکی شیعە یعنی چۆنەڵێ گلەییان لێ ناکە یان ڕێیان لێ ناگرێت لەم کارانی کە ئەیکەن ئەمڕۆ کەواتە شیعە دوو وەجیهی هەیە دوو ڕووی هەیە ڕوویەکی دیبلۆماسی و مەرجعیەت و دین و قسەکردن و مفاوەزاتە ڕووەکەی تریشی لە خوارەوەی ئەم خەڵکەی بۆ گەورە کردووی ئێمەی پێ ئەترسێن ئەگەر وا بێت داهاتووی کێشە سیاسیەکان ئەم ڕووداوانەی دووسخورماتوو کاریگەریان دەبێت لە سەریان کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کێشە سنووریەکانی نێوان هەولێر و بەغداش خۆی ئێمە کێشە سنووریەکان لە پەرلەمان کاتی خۆی باسمان کرد کە ئێمە گەورەترین خەتەر لەسەرمان ئەم سنوورانەیە زوو یەکلای بکەینەوە و زوو ئیعلانی ئەوە بکەین کە ئەمە ئێمە حکومڕانی ئەم وڵاتاکەین وەکو کەرکوو یەکلای بکەنەوە بۆی کە هێزی پێشمەرگەی کوردستان نەکشێتەوە لەو ناوچانە نەکەر نەکشێت لەسەر چه ئەساسێ بکشێتەوە یعنی تۆ دووسخورماتوو لە ناو خەریتەی کوردستانە لە خۆت لەوێ بوویتە ئێساکە تو بڵین لە جەلەولا و لە سەعدیە و ئەوانە نەکشێنەوە نەک لە دووسخورماتوو ئەمانە وڵاتی خۆمانن ئەوان هاتوونەتە ئێرە ئەوانە نەک تعریبیکەن ئێستا سیاسەتی تەشەیوعەیە بەنیەتی تەشەیوع دێن ئەگەر دیسان گەڕێنەوە بۆ لێدوانەکەی عەبادی دەڵێت دەبێت تەنها ئاڵای عێراق لە شەنگال هەڵبکرێت ئەمە ئاماژەیەکە بۆی لە داهاتوودا حکوومەتی عێراقی ڕێگە نادات هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچە کێشە سەرەکان بێت هەندێشت بڵێم ئەگەر عەبادی وانەڵێ بێگومان گرەیرێک لێ ڕئیسی وڵاتێکە و یعنی شنگال بە عێراق ئەزانێ و بە حسابی خۆی بە قسەی خۆی یارمەتی هێزی پێشمەرگە داوە و پێش ئەوەی کە داعش بێ ئەو سەر بە مووسڵ بوو لەبەرەوە عەبادی ئەم قسەیەنەکە بیکا طەبیعیە بەڵام لە ڕووی عەمەلیەوە لە ڕووی واقعیەوە عەبادی تەنانەت بستێکی فەلوجەشی بۆ حکومڕانی ناکرێ عەبادی تەنها بەغاشی بۆ کۆنتڕۆڵ ناکرێت تەنها ناوچە شیعەکانی خۆیەتی لەبەرەوە قسەی عەبادی بەڕێی من تەنها قسەیە هیچ ئاساری نییە لەسەر ئەرزی واقعە و بەڕێی من سەرکردایەتی کوردستان هیچ حسابێک بۆ قسەیە ناکە و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە هیچ یاعتیبارێکی نییە لەسەر واقع ئەوەی کە ئاماژەت پێدا یەکلاکردنەوەی ئەو پرسی کێشە سنووریەکان کێشە ناوچە کێشە لەسەرەکان
ئێستا دەبێت حکوومەتی ڕێمی کوردستان ئەو یەک لاکاتەوە یان لە داهاتوودا کە ناوچەکانی تر کۆنتترۆل کراوە ئێستا لە ڕووی نە تاریخی و جغرافی و ئیداری و سیاسی و وەد نانکرێ بەڵام ئەبێ بە عملی هێواش شێواش خۆمان بسەلمێنین لە ئەم بەتایبەتی لەم ناوچانە یەکەم ئەگەر هیچ نەبێ ڕێکەوتن لەسەرەوە بکرێت بەتایبەتی شوێنەوەکو دووس خورماتۆ ئەبێ منتەقەی منزوعەت السیلاح بێ چەک داماڵینی لێ ببێ کە چەک داماڵینی لێ بوو ئیتر ئەو کاتە تۆ لە ڕووی ئیدارەوە چۆن کەرکووک خۆمان فڕست کردو ئێستاکە بۆتە ئەمری واقع ئەبێ بە هەمان شێوە ئەمری واقع وەرەسە دروست بوو لە دووس خورماتۆ بەڵام ئێمە ڕێماندا بەداخەوە ئەڵێم ئەمە ڕێماندا بەهێزە شیعەکان بێنە ناو دووس خورماتۆوە بە هەنجەتی ئەوەی بێن دیفاع لە دووس خورماتۆ بکەن طبعاەوە من لەگەڵ ڕێزم ئەو ئێران دەورێکی زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەو هاتنی شیعە بۆ ئەوێ کە ئەمە نقطەیەکی زۆر خەتەرە بەڵام بۆ یەکلاکردنەوەی منتەقە جوغرافیەکان یا خەریتەی کوردستان ئێستاکە لە قسەی جەنابەت کە پرسیارت کرد وەختی نییە ئێستا وەختی چییە بۆ دووس خورماتۆ ئێستا وەختی دانیشتنە لەگەڵ قیادەی سیاسی چێ تەمسیلی شیعەکە من ئەوان ئەزانن ئەو برادەرانی قیادەی کوردی لەوێ ئەزانن و چیتر ئەوە ئەزانێت ئەوان بە دانیشتنێک بکرێ مفاوەزاتێک بکرێ ئێستاکە هیچ نەبێ ئەوەی کە چەکدارن دووری خانەوە لە ناو دووس خورماتۆوە و ئیدارەی دووس خورماتۆ ئیشی خۆی بکە و ئەو هێزانەی کە هاتوون ئێستا وا هێز دێ لە بەغاوە ئەو هێزانە لە دەرەوەی دووس خورماتۆ لە خوارەوەی جەلەلا و سعدیە لەوانە بچنە دەرەوە دووس خورماتۆ ببێتە شوێنێکی ئارام و حتا تەنانەت هێزی پێشمەرگەی ڕەسمی نەبێ کەسی تر نێتە ناو دووس خورماتۆ بۆەوەی ئارامیەک دروست بێت. سپاس بۆ حاجی کاروان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بووی.